بەڵگەکانی ژیانی دواڕۆژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. أيحسب الإنسان أن يترك سدى ألم يك نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى أليس ذلك بقادر على أن يحيي الموتى؟ ئایا ئادەمیزاد وا دەزانێت هەروە بە خۆڕایی وازی لێ دەهێنرێت لێپرسینەوەی نابێت؟ باشە، ئایا کاتی خۆی نوتفەیەک نەبووە لە مەنی کە دەڕژێنرایە شوێنی خۆی کە منداڵدانی دایکە، پاشان خۆ هەڵواسەرێک بوو گەشەی کرد و ڕۆح و دەستگاکانی دەرەوە و ناوەوەی بەڕێک و پێچی پێبەخشرا؟ اینجا هەر لەو مەنیە هەردوو جوود نێر و مەی دروست کردووە کە تەواوکاری یەکترن. ئایا ئەو زاتەی ئەوە بکات ناتوانێت مردووەکان زیندوو بکاتەوە؟ ئەو کەسەی ئێوەی بەو پلە و قۆناغانەدا گەیاندووەتە ئەم حاڵەتە ئایا توانای زیندووکردنەوەی مردوانی نییە؟ وەک دەبینرێت قورئانی پیرۆز بابەتی حەشر بە بەڵگەژیری و مەنتیقیەکانی خۆی بە شێوەیە کە پێویستی بۆ هیچ بەڵگەیەکی تر ناهێڵێتەوە دەچەسپێنێت. نزیکەی یەک لە سەرسەی ئاەتەکان باس لەم ڕاستیانە دەکەن. بەو نمونانەی لەسەرەوە باسمان کردوون تەنها توانیومانە بیرۆکەیەکیان دەربارە بخەینە ڕوو. خۆی لە خۆیدا هەموو ئەوانش کە لەمە دوادەیان لەین بریتیە لە ڕاوە و چوونە نێو قوڵایی ئەم ئاەتانە. هەزر و تێڕامان و هەست و شعور، مرۆڤ و مرۆڤایەتی و هەموو ئەو نیەت و کار و بزاوتانەی بەمانەوە گرێدراون لەم دنیایەدا وەک لافاوێک دەڕۆن. لە کۆتاییشدا بە گوێرەی ماهیەتی ڕەوتی ڕێگەیان لە نێو گۆمێکدا کۆ دەبنەوە. ئێمە لێرە هیچ جۆرە پاداشت و لێپرسینەوەیەک نابینین. چەندین ستەمکار و زۆردار و ملهۆڕی وەک فیرعەون و لەویش خراپتر لەم دنیایە بێ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هیچ سزا و تۆڵەیەک بێ ئەوەی سەری پشتی یاخود ددانی ئازارێکی لێبێت هەروەک بڵی لە زۆرداری و خۆفرۆشیەکەی قازانجی کردبێ بەرەو دواڕۆژ ڕۆیشتووە. هەر بە هەمان شێوەی ئەمانەش کەسانێکی دی تووشی 1001 بەڵابوون و بەنێو ئاشی 1001 نەهامەتیدا تێپەڕ بوون و پاشان لەم دنیاە لەو پەڕی ستەمدی دەی و بەشخوراویدا بەرەو جیهانی دی کۆچیان کردووە. ستەمکار بە گوێرەی خۆی هەزر و خەمڵاندنێکی هەیە. ستەم لێکراویش لەولاوە بە گوێرەی خۆی نیەت و بیرێکی زۆر جیاوازتری هەیە. بەڵێ، جا ئەم دوو ڕەوتە تەواو دژبەیەکە کە هەر وەک تافگەیەک لە لێواری ئەم دنیایەوە دەڕژێن لە دنیاکەی دیکەدا هەروەک ئەو ئاوە جیاوازانەی لە یەک گۆمدا بەیەک دەگەن چڕ دەبنەوە و بۆ لێپرسینەوە لە حاڵ و هەڵسوکەوتی ئەم دنیایەیان لە بەرامبەر جەنابی جەلەوە عەلاوە ڕیز دەکرێن. لە دەرەنجامی ئەو لێپرسینەوەیەدا ستەم لێکراو بۆ ئەو بەهەشتە دەبرێ کە لە دنیادا وەک بوونی خۆی بڕوای پێبووە و ستەمکاریش وەک تەڵاشەدارێک فڕێ دەدرێتە نێو ئەو دۆزەخەی لە دنیادا بە خەیاڵیشیدا گوزەری نەکردووە ببێتە جێی. هەڵاوێتکردنی کەسە باش و خراپەکان کە لەم دنیایەدا ئەنجام نەدراوە لەوێ لەلایەن خواوەندی دادپەروەری ڕەهاوە ئەنجام دەدرێ. بە دەستەی خراپەکار و ستەمکاران دەفەرموێت: وامتازوا اليوم أيها المجرمون. یاخیەکان پێیان دەوترێ ئادەی تاوانبار و گوناهکاران جیا ببنەوە. بەڵێ، ئەو هەڵاوێر و پاکسازیە لە ڕوانگەی مامەڵەوە لەم دنیاە ئەنجام نادرێت. دەی لە کاتێکدا لە نێوان شتەکانی تردا باش لە خراپ و جوان لە ناشرین و کەماڵ لە کەم و کوڕی جیا دەکرێتەوە، ناکرێت بیر لە پەڕگیرکردنی بوونەوەرێکی وەک مرۆڤ کە پوختە و بچوو کراوەی گردوونە بکرێتەوە. بەو پێی ئەم هەڵاوێرەش لەم دنیایەدا ڕوونادات کەواتە لە جیهانێکی تردا بەدیدێت. تۆ فڕێ دەدرێتە زەوی و دەڕزێت و لەو جێگەیەدا کە نێژراوە ژیانێکی نوێ دەست پێ دەکات. درەخت چڵ و پۆپی بە ئاسماندا بڵاو دەکاتەوە و بەگەڵا دەڕازێنرێتەوە و بە میوە دەوڵەمەند دەکرێت. پاشانیش هەموو شتێکی هەڵدەوەرێت و هەر وەک ئێسکە پەیکەرێکی ڕق و تەقی لێدێت. بەڵام لە بەهارێکی دیکەدا دووبارە دەڕازێتەوە و خۆی لە پێشچاوی ئێوەدا نمایش دەکات.
هەرچی مار و مێرووە لە پاییزدا دەچنە نێوخەوی زستانە و حاڵێکی وەک مردنیان بەسەر دێت، بەڵام لە بەهاردا دووبارە حەشر و نەشر دەکرێنەوە. ئیدی چۆن دەکرێت ئەگەری پەڕگیربوونی مرۆڤ لەم یاسایە بدرێت کە لە تەواوی بووندا لە کاردایە، ئەویش بەهارێک و زستانێک و پاشان بەهارێکی دیکەی هەیە. ئەوە تا ئەویش بە هەمان شێوە لە تۆیەکەوە دروست بووە و وەک درەختێک پێگەیشتووە و میوەگەلێکی وەک فکر و سێڕ و خەفی بەرهەمهێناوە و پاشانی ژوای لێهاتووە بە کەڵکی هیچ نەیەت. هەر وەک تۆیەک دووبارە کەوتووەتە نێو زەوی و ئێستاش چاوەڕێی بەهاری دووەمینەتی کە وەرزی خۆی هات و فوو بە سوور داکرا، ئەو بەهارەش دێتە دی.